ئێمە کە باسی کۆچ دەکەین باسی ئەوە دەکەین کە سەرمایەکی مرۆیی لە شوێنێکەوە دەچێتە شوێنێکی تر بێگومان بۆ هەر نیشتیمانێک و بۆ هەر نەتەوەیەک بۆ هەر میلەتێک سەرمایە مرۆیەکەیان ئەو مرۆیانن کە لەوێن بە تایبەتی ئێمە کە دەین باسی گەنجان دەکەین باسی توانای گەنجان دەکەین باسی ئەوە دەکەین کە ئەوان سەرمایەکی گرنگن تواناکانیان گرنگە بۆ بنیاتنانی ئەو نیشتیمانە ئەو میلەتە ئێمە کە دێین لێرە باسی ئەوە دەکەین کە ئەوان دەچنەوە بۆ وڵاتێکی دیکە کە ئەوان کۆچ دەکەن جگەلەوەی کە لێرە ئێمە تواناکانی ئەوان دەچێتەوە بۆ شوێنێکی تر ئێمە لێرانە دەمانوێت تیشک بخەینە سەر ئەو بابەتانەی مەترسی ئەو پرۆسەیە کە ئەوان کۆچ دەکەن لێرەوە بۆ وڵاتێکی دیکە جا وڵاتە ئەوروپی بەیان هەر وڵاتێکی دیکە ئێمە باسی هەندەران دەکەین بۆیە ئێمە جگەلەوەی کە سەرمایەکی مرۆیی لە دەست دەدەین ئی گەنجانە ئەگەر ئێمە لێرە لە ناو دوو کەوانە تیشکی بخەینە سەر ئێمە لێرە گرینگە تیشک بخەینە سەر بابەتی مەترسیەکانیش اینجا ئەوەی کە لێرە بۆ من وەکو خانمێک کە گرینگە ئەمڕۆ 25/11 ڕۆژی جیهانی نەهێشتنی توندوتیژیە دژی خانمان زۆر گرینگە ئێمە تیشک بخەینە سەر بابەتی ئەوەی ئەو مەترسیانەی کە تووشی خانمانیش دەبنەوە لە پرۆسەی ئەو کۆچکردنە چونکە ئێمە دوجار کە باسی گەنج دەکەین گەنجی نێر و گەنجی مێشمان هەیە بۆیە بابەتەکە ئەگەر نێرەکان مەترسی لەسەر ژیانیاندا هەیە مێیەکان لە پرۆسەی کۆجاوە مەترسی لەسەر کەسایەتیان هەیە و تووشی توندوتیژی دەبنەوە تووشی گێچەڵی سێکسیش دەبنەوە لەو پرۆسەیە بۆیە ئەوە گرینگە کە ئێمە دەین باسی ئەوە دەکەین لە ناوەندەکانی خوێندن لە دامەزراوەکانی خوێندنی باڵا بۆ نمونە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر لە خودی بابەتەکانی مافی مرۆڤدا گرینگە ئێمە تیشک بخەینە سەر ئەو بابەتانە گرینگەکە بابەتەکە بەس ئەوەندە نییە کە گەنج کۆچ دەکە تیشک بخەینە سەر ئەو مەترسیانەی کە لەو پرۆسەیەدا لەوانەیە تووشی ئەو ببنەوە ژیانیان لەدەست بدەن لەوانەیە تووشی ئەو ببنەوە کە خانمەکانیش تووشی گێچەڵی سێکسی بنەوە کاریگەری هەبێ لەسەر کەسایەتیە